خۆشحاڵین کە لە شەوێکی تری مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتانین. سپاس بەخوای گەورە کە نیوەی ڕەمەزانمان تێپەڕانەوە و هیواداری نیوەکەی تریشی بە تاعات و عیبادەت بەڕێ بکەین و لەم شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ببینە میوانی ماڵەکانتان و بەرنامەکانتان بەدڵ بێ. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارانم کۆمەڵە بگە و بابەتمان بە ئامادەکردن و پێشکەشتانی دەکەین. دەست خۆشبوونیە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەکەن تاعات و پەرستشتان قبول بێت ئینشاڵڵا ئەزان ئەم شەویش لە خزمەتتاندا دەبین کۆمەڵێک برگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تۆرانەی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی و ئەهمیەتی قورآنی پیرۆز دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا و باز لەوە دەکەین کە چۆن لە مانگە پیرۆزەدا بە گرنگیەوە قورئان دەخوێنین و پرۆڤەی دەکەین و ختمی قورآنی پیرۆز دەکەین و هەروەها ئەوەشمان لەبەرچاو بێت کە لە ڕۆژانی دواتری ڕەمەزان بەردەوامی لەسەر قورئان خوێندنەوە زیاتر ڕۆژانە و بەردەوام گرنگی بە قورئانی پیرۆز بدەین. وەروەها باز لەوەش دەکەین کە تا چەند گرنگە لە نێو خێزانەکاندا دایکان و باوکان زیاتر هانی منداڵەکانیان بدەن لە ئێستادا بۆی کە لەگەڵ قورآنی پیرۆزدا پەروەردە بن و ژیان بگوزارێن ئینشاءڵڵا. وەڵا تەورێکی ترمان هەیە کە تەوری دووەمە باز لە تاوانەکانی زمان دەکەین کە زۆر جار ئێمە بەهۆی پرسش و عیبادەتەکانەوە بەردەوام کە خەریکین بەڵام بێئاگانە لەوەی کە زۆر جار عیبادەتەکان و گوناحەکان توشمان دەبن بەهۆی زمانمانە و تووشی کۆمەڵە گوناح و تاوان دەبین. بۆیە زۆر گرنگە مانگی ڕەمەزانی پیرۆز ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەنگاوێک بنین بەرەو باشتر بوون بەرەو ئەنجام نەدانی کۆمەڵێک تاوان کە ڕەنگە زۆر جار لێی بێئاگا بین نەزانانە کۆمەڵێک بابەت باس بکەین بە زمانمان بەدەممان ببینە هۆکار بۆ ناخۆشی کەسانی تر. لەگەڵ ئەمانشدا کۆمەڵێک بابەتی دیکەمان بۆ ئامادەکردون دەخوازین کە تا کۆتایی بینەرمان بۆی کە سود بن لە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم شەومان دەستپێک دەچین لە لای ناوبڕێک و دێنەوە لاتان. خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی خوێندنی قورآنی پیرۆز دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا باز لەوش دەکەین کە لە مانگە پیرۆزەدا چۆن ئاوا بە گرنگیەوە و ڕۆژانە قورآنی پیرۆز دەخوێنین و ختمی قورآنی پیرۆز دەکەین تا چەند گرنگە ڕۆژانی دواتری ژەر بەردەوامی لەگەڵیدا و هەروەها باز لەوش دەکەین کە لە نێو خێزانەکاندا تا چەند گرنگە هەمومان دەستە جەمعی گرنگی بە قورآنی پیرۆز بدەین کە لەم مانگە پیرۆزەدا یەکێک لەو بابەتە زۆر گرنگانە ئەوەیە کە لەم مانگە پیرۆزەدا بوو قورآنی پیرۆز دابەزی گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان مامۆستا بەدرەدین بالیسانی لە هەولێرەوە میوانی بەرنامەکەمانە مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت و تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتان بداتەوە و تاعات و عیبادەتی هەموو لای قبول بی یا رب العالمین. سپاستان دەکەین. زۆر سپاس مامۆستا گیان. جا پێمان خۆشە دەستپێکی تەوەرەکەمان بە خوێندنی چەند ئاەتێکی پیرۆز لە قورآنی پیرۆز بێ گەگەر بۆمان بخوێنیت زۆر سپاس دەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة
ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. دەست خۆش بە ماوەسەیان. خۆ پاداشت بداتەوە مامۆستا زۆر سپاس. با بینە سەر ئەوەی ئەزمموی بەڕێستان لە خزمەت قورئانی پیرۆزدا ئەوەی زانیاریم هەبێ بەڕێستان ئیجازەتان هەیە لە قیرائاتە. کەمێک بازی ئەزمموی خۆتمان بۆ بکەی کە لەگەڵ قورئان خوێندندا لەگەڵ ئەزمموی بەدەستهێنانی ئیجازەکانە کەمێک لەبارەی ئەو بۆمان بدوێت. بلى. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اتبع هداه. پێشەشی دەستخۆشیتان لێ دەکەم خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبولکە یا ڕەبی خوای گەورە هەمومان بە ئەهلی قورئان حیسابکە. ئەو مانگە کە مانجی ڕەمەزانە و مانجی قورئانە هەروەک ئاەتەکانمان خوێندەوە لە سوورەی البەقەرە شهر رمضان الذي أنزل فيه القرآن ئەو مانگە کە قورئانی تێدا دابەزیە کەواتە باشترین و چاکترین عیبادەت ئەوەیە کە ئینسان خۆی سەرقاڵ و مەشغولی قورئان کە. قورئان كلام الله المعجز أو كلامي خواي پروردگارە کە هەمووی ئیعجاز و معجزەیە سەرتاپای لە ئەوەلی تا ئاخری. کورتترین سوورەتی گەورەترین معجزەیە، کورتترین ئاەتی گەورەترین معجزەیە. لەبەر ئەوە زۆر طبیعیە کاتێکەوە ئەهلی قورئان خۆیان سەرقالی قورئان دەکەن ئەو پەڕی ئیعجاز لە ژیانی خۆیاندا دەبینن. وەصف ناکرێ، باس ناکرێ. ئەوەی کە ئینسان ئەهلی قورئان لە ژیانی خۆی لە خێر و بەرەکەت لە ڕەحمەت لە شیفا لە نور دەیبینیتەوە بەڕاستی وێنەی نییە، چونکە کەلامی خوایە کە سبحانه وتعالى کە ئەو خوایە وێنەی نییە وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد. لەبەرەوە بەڕێزان خۆشەویستان ئەو قورئانە کە کەلامی خوایە سبحانه وتعالى لەو مانگە مبارەکە بە ڕێگای گەورەترین بە شەرەفترین مەلائیکەت کە جوبریل عەلەیهی السەلام لە بۆ سەر بە شەرەفترین و گەورەترین مەخلوق کە پێغەمبەرە صلی الله عليه وسلم دابەزی دڵ و گیانی پاشانیش لە بۆ گەورەترین و بە شەرەفترین ئومەت کە ئەو ئومەتەیە نابی دەستبەرداری بین، نابی پشتی تێ بکەین. وقال الرسول يا رب إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. ئەو مانگە مانجی ئاشبوونەوەی لەگە قورئان، ئەو مانگەیە کە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم والقرآن حجة لك أو عليك. قورئان یان بەڵگەیە لە بۆت شەفاعەتت بۆ دەکات، کات بۆ دەکا، یان شکایەتت لێ دەکا، گلەیت لێ دەکا لە حزور خوای پەروەردگار سبحانه وتعالى. لەبەرەوە کاتی ئەوەی ئەمە ببین، یعنی ئاشنا بینەوە بە قورئان، تێکەڵ بینەوە لەگەڵ قورئان، پێک بینەوە لەگەڵ قورئان، سولح بکەین. ئەوەش بە چ دەکرێت؟ بەوە دەکرێت یەکەم جار گوێ لێ ڕاگرتنی، خوێندنەوەی، لێوردبوونەوەی، عمل پێکردنی هەموو ئەوانە کە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی هەر بەشێک لەو بەشانە نابی قورئان ئیهمال بکرێ، نابی پشتگوێ بخرێ لە هەر بەشێک لەو بەشانە، چونکە دەفەرمی ئەگەر ئەتو گوێ لە قورئان ڕانەگری ئەوە هیجرەتی قورئان کردیە و پشتت تێی کردیە. ئەگەر نەی خوێنیەوە بە هەمان شێوە هیجرەتت کردیە، لێی ورد نەبیەوە نەزانی مانای چیە چ لێ داوا دەکا بە هەمان شێوە پشتت تێی کردێ و بەشێک لە هیجرەتت توش بووە. عملی پێنەکەی هەروایە حتا لە بۆ شیفا دەبی بەکاری بینی. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين. حتا دەگاتە ئەو پەڕ و يعني ئەو پەڕی عمل پێکردن و حکم پێکردن و تطبیقکردنی لە هەموو بوارەکانی ژیان کە خۆی قورئان لە بۆ ئەوە هاتیە بەڕاستی. جا لەبەرەوە بەڕێزان قورئان هەر حرفەی کەوا دەیخوێنیەوە متعبد بتیلاوەتی هەروەک زانایان دەفەرمون عیبادەتی پێ دەکرێ. یەک حرف دەخێرت لە بۆ دەنووسرێ و خوای گەورە زیادیشی دەکا بە ژێرەی نیەت و ئیخلاسەکەت. لەبەر ئەوە زانایان دەفەرمون دەرەجاتی بەهەشت بەقەدەر ئاەتەکانی قورئانە، چکە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم بە قورئان خوێن دەگۆترێ لە ناو بەهەشت اقرأ وارقى وارتقي فإن منزلتك عند آخر آية تقرأها.
بخوێنەوە و بەرز بەوە منزیلە و پلەیت و لە ئاخر ئاەت کەوا دەیخوێنەوە لە دنیا چەند قورئانت خوێندیتەوە جزئەک دوو جزئەک بە کاملی چەندت لەبەر کردیە چەند ئیهتیمامت پێدا ئەوەندەش منزیلە و پلەت بەرز دەبتەوە لە قورئان جا چ بکەین لە بۆ ئەوەی بچینە خزمەتی ئەو قورئانە پێشکەشکاری بەڕێز پرسیاری تەجروبە و ئەزمموی خۆی لە بۆ کردن بەڕاستی مەسەلەی ئیجازەی قیراءەت و ئەوانە کە ئەوە بابەتە چی علمی صرفە لە بۆ ئەهلی اختصاص باز دەکرێت هەر بە کورتی دەتوانین برێن کە مەسەلەی ئیجازەی قیراءەت خەڵکانەکی پسپۆر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی والماهر بالقرآن مع السفرة الكرام البررة ئەوانەی پسپۆرن لە قورئان ماهرن وەستان بە مانای کەریمە لە قورئان دەفەرمی ئەوانە لەگەر مەلائیکەتە چاکە کارەکانن السفرة الكرام البررة خوا لەوانمان حیساب کە یا ڕەبی بە فەزڵ و گەورەی خۆی زۆر باش ئەوانەی کە ئەو پسپۆریان هەیە لەوەی قورئان بە جوانی ئەدا بکەن بە جوانی وەری بگرن بە جوانی تەرەقی بکەن وەکو ئەوەی تازە دابەزیتە سەر گیان و دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچن بە ئیجازەی سەنەد لە مامۆستایەکی پسپۆر کەویش لە مامۆستای خۆی وەرگرتیە لە مامۆستای خۆی بە سیلسیلە تا دەگاتەوە رسول الله صلی الله عليه وسلم یەک حرفیشی لێ پاز نادەن لەو حرفەش یەک صفات و یەک مەخرەجیشی لێ پاز نادەن چونکە هەر پیتێکی قورئان بێزگەلەوەی کەوا شوێن دەرچەکی خۆی هەیە لە هەمان کات چەند صفاتێکی هەیە لە بۆ نمونە بابرین ئەگەر وەکو ڕوونکردنەوە یەک نمونەی بەسیط باسکەین پیتی میم کە مەخرەجەکەی دوولێوەکانە ئەم ئەوها لە بۆ نمونە ئەنعەمتە ئەوە کە مەخرەجەکە و شوێن دەرچەکەی دوولێوەکانە چەند صفاتێکی هەیە مەسەلەن صفەتی بینیەی هەیە مام ناوەندیە نە زۆر توندە نە زۆر شلە و هاکەدا یعنی ئەوە بابەتەکە یعنی بەڕاستی پسپۆری تێدا دێتەوە بۆ ئەو خەڵکانی کەوا دەبنەوە مامۆستا دەبنەوە ئەوەی کە خەڵک فێری قورئان بکەنەوە پێویست دەکا ئیجازە و سەنەدیان هەبی لە خزمەت چەند مامۆستا ئەوانیش بەو شێوە بە سیلسیلە و بە زنجیرە وەریان گرتیان زۆر باشە مامۆستا ئاماژەت بەوە کرد کە گرنگە لە قورئانی پیرۆز تێبگەین مسلمانە لە ماوەی پێشوە باسی لەوە کرد کە ئەمساڵ قورئانی پیرۆزم بە تەفسیرەوە خوێندوێتەوە ئێستا تێگەشتوم کە قورئانی پیرۆز چی لە من دەوێت واتە چەند گرنگە کە قورئانی پیرۆز دەخوێنین لێی تێبگەین لە سپاس بەخوا ئێستا هەر لە موبایلەوە بیگرە ئەوەندە وەسایل زۆرە بۆی کە تەفسیر بە چەند شێوازێکەیە کە مسلمان بۆی بزانێت ئاەتەکانی خوای گەورە باز لە چی دەکات وە چی ئەوێت لە مسلمانان وە چی دەوێت لەو کەسەی کە دەیخوێنێت واتە تا چەند گرنگە بە ماناوە بە تەفسیرەوە قورئانی پیرۆز بخوێنین کە دوجار ئەگەر ختمی دیکە بکەین وردە وردە لە تەواوی قورئان تێدەگەین. بەڵێ بارك الله فيك لو أو برسيارة موجهة يعني مستهدفة بابرين بأمانجا طبيعي هر وقت باس ما نكرت قرآن لبو أودا بالزيا ليتدبروا آياته تاوكو آياتكاني تيبقن لي ورببنوا أفلا يتدبرون القرآن خواهي يقول فرمي أوا لبرسل القرآن وردنا بنوا ليتناقن أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها يعني وتيضل كان قفلي لسردرايا كواتا ئەو قورئانە ئەگەر لێی وەرببیەوە قوفلەکانی دڵ دەکاتەوە ئەوە ناخۆشیەکانی دڵ غەم ناخۆشی لا دەبا هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم اجعل القرآن العظيم ربيع قلبي خوایە قورئان کێ بەهاری دڵم وجلاء همي وغمي لا بري همو غم وبجار وعادز يكانم وشفاء صدري شفاء ناودلم ونور عيني خوايا يعني او قرآن بكي بهار ونوري الدنيا وقبر وقيامة اوش بس ذكري بويك انسان بردوام بخويني توا جوێلی ڕابگری لە لای مامۆستایەک فێری ببی و خەڵکیش فێر بکاتەوە ئەو خەیریەتەی بەدەست بێ کە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری هاتیە خەیڕکم من تعلم القرآن وعلمه باشترینتان ئەو کەسەیە کە قورئان فێر دەبی و خەڵکیشی فێر دەکاتەوە و لە سوورەی فاتیر خوای گەورە دەفەرمی ئەوانەمان هەڵبژاردون ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا ئەوانەمان ئیستیفا کردوون چۆن لە بۆ پێغەمبەران عليهم الصلاة والسلام کەلیمەی ئیستیفا بەکاردەینی لە بۆ ئەهلی قورئانیش استفاء بكارديني ودفرمي بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي إن لله أهلين أهل القرآن هم أهل الله وخاصته أهل القرآن أوان التايبة إخوانا سبحانه وتعالى ذات سون أما ببين التايبة إخوة بودك لهر وقت باس ما كر ليه ببين وتاوكو عملي بيبكين يان زوان قرآن بخوين وتا زوان لي تيبكين زوان عملي بيبكين أما لتانا شارين أما جو إشارة بيدان
چەند مەراکیزەکی قورئانمان هەیە بنکەکانی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە کوردستان نزیکەی عەدەدیان هەتا نزیکەی 100 دەڕوا. هەر لە هەولێر تقریبان 40 مەرکەزمان هەیە هەولێر و دەوروبەری نزیکەی 10,000 تەڵەبە تێیدا قورئان فێر دەبن و لەبەر دەکەن و مامۆستایانی تێدایە و هەمووی تەطەوعاً لله سبحانه وتعالى. ئەوانە لەو مەراکیزانە کە دەچی وەکو مەشروعەک لە بیدایەتەوە فێر دەبی قورئانچووی ڕادەگری پاشان فێر دەبی پاشان دەبیەوە مامۆستا لە هەمان کاتدا تو تەلەبەی و مامۆستاشی و فێر دەکرێت چۆن لێی ورد ببیەوە قەواعیدەکان و بنچینە و بناغەکانی لێورد بوونەوە لە قورئان چونکە ئەوەش کلێلی خۆی هەیە هەر کەسێک لە خۆیەوە ناتوانانی دەبی مامۆستایەکە هەبی بنکەیەک مەدرسەیەک هەبی بچی ئەو قورئانە لێی فێر ببی بە تایبەتی زانستی تەجوید بەڕێزان کە قورئان تا زانستێکی تایبەتی هەیە هیچ عیلمەچیت کە ئەو زانستەی نییە کە بریتە لە تەجوید ورتل القرآن ترتيلا ترتيل قرآن جوان خوێندنەوەی قورئان مەخارج صفات ئەحکامەکانی نون و ساکینە و مدود و هەموو ئەوانە وەقف و ئیبتیدا لە چی ڕاوەدەستی لە چێ دەست پێ دەکەیەوە کەوە زانستەکی تایبەتە بە قورئان و واجبە لە بۆ قورئان خوێن کەم زۆر هێدی فێری ببی جا ئەو قورئانە کە بە تەجوید فێری بووی و بەشی دووەمی پاشی مەخارج و صفات بەشە کۆتاییەکەی کە وەقف و ئیبتیدا لە چێ دەوەستی لە چێ دەست پێ دەکەیەوە ئەلەوێ مامۆستا فێرت دەکا ئەو کاتە بەوەستان و دەست پێکردن لە قورئان ورد دەبیە و لێی تێدەگەی چکە شوێنی وا هەیە لێی بوەستی بە تەنها ئەوە کوفرە شوێنی وایە پێی دەگوترێ قەبیح لێوەستانی ئەوە لە لای مامۆستا لەو مەدرسە فێر دەکرێت لە بۆ نمونە فەوەیل للمصلین وەیل و عەذاب لە بۆ نوێژ خوێنان دەبی تەواوی بکەی الذين هم عن صلاتهم ساهون ئەوانەی ئاگایان لە نوێژەکانیان نایان ولا تقربوا الصلاة خۆر ئەوە نییە ولا تقربوا الصلاة وأنتم سكارى دەبی لێچی بدەی یا رب المشرق والمغرب لا إله ئەگە لەوێ بوەستی ئەوە کوفرە یعنی هیچ خوایەک نییە ئەوە ئیلحادە دەبی تەواوی بکەی لا إله إلا هو فاتخذه وكيلا ئەوە مەبەستمان چیە لێرە هەموو زانستە قەواعید و بنچینە و بناغی خۆی هەیە تۆش قورئان خوێن لەو مانجی ڕەمەزانە لۆ ئەوەی ببیتە قورئان خوێنێکی چاک وەخوا لێی قبول بکە لە نقطەی بیدایەتەوە دەست پێ بکە یعنی ئینسان وەکو دەرێ یەکەوسەر هەموو شتێک فێر نابی بەڵام کە لە یەکەم نقطە یەکەم هەنگاو دەست پێ کرد هەنگاوی کۆتاییت ئاسانە لە نقطەی بیدایەتەوە لە لای مامۆستایەک لە مەرکەزێک لە مەدرسەیەک لە شوێنێک لە دەورەیەک لە لای مامۆستایەک دەست بە قورئان خوێندن بکە هێدی زانستەکانی فێر ببە زانستی ناسیخ و مەنسوخ زانستی سەبەبی نزول زانستی لێکدانەوەی قورئان ئەوانە هەمووی زانستی خۆی هەیە بەڕاستی هیچ کەسێک لە خۆیەوە ناتوانی بەڵام هەموو کەسەکی سبحان الله لی بەهرەمەندەبی لەو قورئانە حتا نەخوێندەواریش بەسەرهاتی زۆرمان هەیە ئەگەر مەجال هەبی دەتوانین باسی بکەین حتا خەڵکی نەخوێندەوار لی بەهرەمەند بووە لە تێگەیشتن لەو قورئانە سبحان الله چونکە قورئان معجیزەیە نور و بەرەکەتە ژیانت پڕ دەکات لە نور و بەرەکەت و ڕەحمەت لەبەر ئەوە یەکەم وەسیەتمان یەکەم نەسیحەتمان لە بۆ خۆم و لە بۆ هەموو عەزیز و خۆشەویستێک لەو مانگە مامۆستایەک پەیدا بکە هەرچ نەبی بەڕێزان ئەو مۆبایلەی کە لەلاتە ئەو جیهازەی کەوا لە دەستە مامۆستای تێدا لە ڕێگای ئەنتەرنێت و ئەو مامۆستا قاری و دەنگ خۆشانەی کەوا ئێستا بەرنامج و ئەپلیکیشنیان بڵاو کردەوە لەسەر تعلیم و تعلمی قورئان ئەوە هەمووی ئاسانکاریە بەڵام ئاگادار بە لە کاتی قورئان خوێندن ڕاستە لە مۆبایل دەتوانی لە جیهازەکان دەتوانی باشتر ئەوەیە لە مصحف لە پەڕاوێکی کەوا مەطبوع لەبەردەستت بی زانانی شەروا دەفەرمون ئەوە خێری زیاترە لۆ لەبەرەوەی جاری وهەیە لە کاتی مۆبایلەکەت مەشغوڵ دەبی بە فەیسبوک بە حاڵەتەکی دیکەیان تەلەفۆنەکەت لە بۆ دێ مەشغوڵە بی ئاەتەکەت لێ قەتع دەکا لەوانەیە لە شوێنێک بوەستی هەروەک باسمان کرد ئەو شوێنە جائز نەبی تێدا بوەستی لەبەر ئەوە باشترین و چاکترین قورئان خوێندن ئەوەیە لە مەصحەفێک پەڕاوێکی کەوا مەطبوع ئەو چاپ کراوە دقیق و بەڕێک و پێچی جێی سیقەیە لە سوورەتی فاتیحەوە دەست پێ بکەیت تا کۆتایی و باشترین شێواز ئەوەیە لای مامۆستایەک بی ئەگەر بەدەستت نەکرد لە قاریئێکی جوان خوێنی قورئان و دەنگ خۆش وەکو شێخ منشاوی وەکو حوساری وەکو سودەیسی وەکو مامۆستای بەناوبانگەکانی خۆمان شێخ ڕەعد کوردی مامۆستا پێشەوە هەموو مامۆستا بەڕێزەکانی کە ئێستا الحەمدولله خزمەتێکی باش دەکەن لەو بوارە مامۆستا سەردار لە تەلەڤیزیۆنی ئایستار خواجە زایداتەوە بەرنامەی هەیە لە تەطبیقی قورئان مامۆستا مەحمودی پەیام جێم لێ ڕاگرتی قورئانێکی باش دەخوێنی مامۆستا زۆرە ماشەڵڵا ناویان بهێن ئێستا ئەو مەراکیز تەحفیزانە ئەوەی حیکمە ناوەندی ڕۆشنبیری حیکمە لەبەرکردن و فێرکردنی قورئان
یعنی ئەوانە هەمووی خێر و بەرەکەتەکی زۆرە هەتا ئێستا ئەوە هەیە مەجلیسی قورئان هەیە لە ئینتەرنێت یعنی دەتوانی شەو ڕۆژ مەفتوحە کرایتەوە ئەکادمیای قورئان هەیە هەموو ئەوانە مەجالی زۆر زۆر و واسیعە ئینسان دەتوانی لێی بەهرەمەند بی لەگەر قورئان ئاش بیتەوە و یەک لەحظەشی لەو ژیانی بەهەدەر نەدا ئەوەتان پێ بڕێم خەڵک هەیە ئێستا لەو ڕەمەزانە بە شەو ڕۆژ یەک ختم دەکا هیوا هەیە بە 3 شەو و 3 ڕۆژ هیوا هەیە بە هەفتەیەک هیوا هەیە لە مانجی ڕەمەزان كامل قرآن ختم دكا هر سنة براو خشي بريس شو روش بايق لا بري قرآن تبي أجر مزالت نيا أجر مزالت هي بايق جزء قرآن تبي أجر قرآن خوينا شيء تساعي روجانا زياتر أو حافظي قرآن باروجي بينزو قرآن مراجعة بك من حافظي قرآن دناسم ضل شو روش ختمة شيء كامل دكم أوش فضل إخوة ذلك فضل الله يؤتيه من يشاء خواي جورا أو فضل بخشي خوي من بقسمتك يا رب العالمين زۆر باشە مامۆستا قورئان خوێندن چی تایبەتمەندیەک دەدا بۆ کەسێک کە دەیخوێنێ تێی ڕادەمێنێ یاخود قوڵ دەبێتەوە تایە چی بەو کەسە دەبەخشێ زۆر جار دەبینین ئەو کەسانەی کە مسلمانیش نین کاتێک گوێ لە قورئانی پیرۆز دەگرن یەکسەر دڵیان پڕ ئەبێ و حەز ئەکەن گوێی لێ بگرن یان ئەوانەی کە حافظ قورئانن دائیمەن بە خەڵکی ئەڵێن ئێمە زۆر ئارامین زۆر پێمان خۆشە دائیمەن کار دەکەن بۆی کەسانی تریش قورئانی پیرۆز لەبەر بکەن بله فعلا خوشی بەڕێز پرسیارەکە زۆر لە جێگای خۆیتی بەڕاستی هەروەک باسمان کرد پێغەمبەری صلی الله عليه وسلم ئاماژەمان پێکرد دوعایەکە یعنی قورئان ئارامی دڵەکانە بەڕاستی یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە دەفەرمی ئاگادار بن ڕۆژێک دێت ئەو قورئانە لە سەرزەوی نامینێ نە لە دڵەکان نە لە پەڕاوەکان خوای گەورە ڕەفعی دەکاتەوە لە بۆ ئاسمان چونکە کەس نییە لە خزمەتی دابی ئەو قورئانە خۆی لە ئەساسەوە کە هاتیە لە بۆ خۆشبەختی مرۆڤەکانە لە بۆ دار و بەرد ئیسیفادەی لێ بکە لە بۆ دنیا و لە بۆ قەبر و قیامەتی تەنها خوێندنەوەی یەک پیت ئەتو دەخێرت لە بۆ بنووسرێ ئەوە ئارامیت پێدەبەخشی ئێستا کە دانیشتی ئەو ئینسانە لە کار و کاسبی خۆشی دابی لە وەزیفەی خۆشی دابی دەستنوێژی هەبی یان نەبی یەک حرفی قورئان بخوێنتەوە دەخێری لە بۆ دەنووسرێ ئەلیف لام میم سیح خێرت لە بۆ دەنووسرێت جا باشە لەوە خێر و خۆشتر و چاکتر هەیە باشە کە خوای پەروەردیگار ئاماژەمان پێ دەکا وەبیل والیدەینی ئیحسانە ئەمرمان پێ دەکا لەگەر دایک و بابمان چاک بین ئەگەر کەسێک ئەهلی قورئان بی لە خزمەت قورئان دابی ئەوە ئەمری خوایە لەسەری دەبێت لەگەر دایک و بابت ئەو پەڕی چاکە کارت هەبی ئەو پەڕی ڕێک و پێچیت هەبی لە ژیانی کۆمەڵایەتی و لە خێزانداری هن لیباس لەکم وأنتم لباس لهن پیا و ژن لەگەر یەکتر لیباسی یەکن خوای گەورە ئەو هەوەسفی کردون ئەوەندە لە یەک نێزیکن دڵی یەک ڕابگرن خزمەتی یەک بکەن ژیانەکی خۆش بە یەکتر لەگەر یەکتر ببەنە سەر لە خزمەتی منداڵەکان بە هەمان شێوە لە خزمەتی جیران بە هەمان شێوە وەساحبی بالجەنبی ئەو ئاەتانی کە باسی چاکەکردن لەگەر دار و بەردیش دەکا و لە عیبادەتکردن و لە یعنی چاکەکردن بەردەوام بم کاک بەڵێ مامۆستاگیان فەرموو بەڵێ یعنی لە چاکەکردن لەگەر دەوروبەر یعنی ئەو قورئانە کە ئەمرێکت پێ دەکا خوای گەورە سوبحانه وتعالى ئەمرمان پێ دەکا قل هو الله أحد لە بۆ نمونە ئەوە خۆی لە زمنەندا ئەمرە یعنی قل بڵێ چ هو الله أحد بەڵێ زۆر باش مامۆستاگیان دەمەوێت ئەوەشمان بۆ باسکەی دەزانی کە لەم مانگە پیرۆزەدا مسلمانان هەمومان بەگشتی زۆر لە خزمەت قورئانی پیرۆزدا دەبین بەڵام ئەوەی کە گرنگە چی بکەین واتە چ ڕێگایەک بدۆزینەوە بۆی کە لە دوای ڕەمەزانیش هەر لە خزمەت قورئانی پیرۆز دابین ئەگەر نەشتوانین وەکو مانگی پیرۆزی ڕەمەزان ختم بکەین ڕۆژانە چەند پەڕێک لە قورئانی پیرۆز بخوێنین و لە خزمەتی دابین واتە بە چ ڕێگایەک دەتوانین مانگی پیرۆزی ڕەمەزان بکەینە دەرفەتێکی گرنگ بۆی کە لە مانگەکانی داهاتوودا بەردەوام لە خزمەت قورئانی پیرۆز دابین بەڵێ مامۆستا ببوورە ئەو نمونەیەم پێ تەواو نەکرا کە زۆر زەروری بوو بۆ ئەو ڕۆمان ئینشاڵڵا دێنە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابی زۆر باشە مامۆستا یعنی ئەوە زۆر گرنگ بوو کە باسی قل هو الله ئەحەدمان کرد زانایان دەفەرمونون ئەو کەسەی کەوا تاکیەچێتی خوای وحدانیەتی خوای تا ئێستا نەدۆزیتەوە بە تەواوی ئەوە لە قەلەقدا دەژی لە دڵی ناخۆشە ڕاڕاییە نازانی بەس کەسێک کە بەڕاستی دەرێ الله ئەحەد خوا تاکە تەواو ئیطمئنانی بۆ دروست دەبی یەک خوا هەیە
یەک خالق هەیە، یەک معبود هەیە، یەک پەرستراو هەیە، هەر ئەو پەرستراوەش مەلیکە، الرحمانە، الرحیمە، المەلیک، القدوس، هەموو ئەسما و صفاتەکان کە خوای گەورە باسی کردێ و هەمووی جوانە. ئین الله جەمیل یحب الجەمال. چونکە بەشی هەرە زۆری ئەو قورئانە باسی ناو صفاتی خوایە، باسی وحدانیەتی خوایە. هەر وەک زانایان دەفەرمون ئەگەر کەسێک لەو جانیبە لە وحدانیەتی خوا قوڵ ببتەوە و لێورد بیتەوە، ئارامی و سەکینەتی پێدەبەخشرێ، هەم لە بۆ دنیای هەم لە بۆ قیامەتی. چونکە ئەو یەک خوا دەپەرستی. بەڵام خەڵکانی ئەوانەی کە ئیلحادیان هەیە، خوا ناناسن یان خوا بە تاک ناناسن، شەریک بۆ خوا بڕیار دەدەن، دائیمەن ئەوانە ڕاڕایی دەژن، دائیمەن قەلەقیان هەیە، دڵیان مطمئن نییە، مرتاح نین. کەچی ئەو گەردونە سبحان الله هەر هەمووی وفي كل شيء له آية تدل على أنه واحد. هەموو گەردون، هەموو خانەی ئەو گەردونە، هەموو لاشەی ئینسان، هەموو مەخلوق هاوار دەکات پێت دەڵێ خوای گەورە تاکو تەنیایە. لەبەرەوە کاتێک کە لە قورئان ئەتوو بەردەوام دەبی، هەموو ئاەتەکانیش کۆتاییەکەی بە ناوەک لە ناوەکانی خوا هاتیە. إن الله غفور رحيم والله سميع عليم والله عزيز حكيم. هەموو ئەسما و صفاتەکانی خوای گەورە کە لەگەڵی دەژێی ئیطمئنانت پێدەبەخشی، ئارامیت پێدەبەخشی. ئەگەر مەظلومیش بی، مەغدوریش بی، دەڵێ خوایەکەم هەیە العەزیزە، منتەقیمە، جەبارە، تۆڵەستێنە، تۆڵەی مەظلومەکان دەکاتەوە وەلەو بەعدە حین، ئیطمئنانت پێدەبەخشی. بەڵام ئەگەر کەسێک صاحبی ئەو خوایە نەبی، صاحبی بتێکی یان خوایەکی فشۆڵ و بێمەعنا و زرق و برق و ئەوانە بی، ئێزە باشە دەڕێ ئەمن ئەو بتە دەپەرستم، ئەو بتە بەخۆی دەبی حیمایە بکەم، زات چ ئەو حیمایە من بکە. یان کەسێک ئینسانێک دەپەرستی، ئەخر ئەو ئینسانە دەمری، بەخۆی حیمایە پێویستە. یان پەڕۆیەک دەپەرستی، یان شەهوەتێک جنسێک دەپەرستی، پارە دەپەرستی، ئەخر ئەو پارەیە دەڕوا بەخۆی لە سکە درایە. باشە ئەمن چ یعنی تو تەماشاکە. ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەواه ئەفەئەنتە تەکون عەلەیه وەکیلا. ئەوەی خوای خۆی یعنی هەوای خۆی کردیتە خوای خۆی، ئایا تو دەتوانی لەسەری ببی بە وەکیل؟ ئەدی ئەوەی گوتیتی ئەڵڵاه خوا ئەو تاکو تەنیا و لە قورئانەکەی بە بەردەوام دەیخوێنیتەوە، ئەو وحدانیەتە بەردەوام راسخ دەبی لە ناو دڵی. والراسخون في العلم لسورة آل عمران باز دەکا يقولون آمنا به كل من عند ربنا. ئەوانەی بە دوای شبوهات دادەگەڕن سبحان الله. لەگەڕ ڕێزم یعنی هەردەمەی لەو کەناڵە مبارەکە ئیشارەت بەوە بدەم، هەندێک لە کەناڵەکان بەداخەوە لەو مانجی ڕەمەزانە ڕاڕای و شەک و گومان لە ناو دڵی مسلمانان بڵاو دەکەنەوە کە عەکسی قورئانە. قورئان بۆ ئەوە هاتیە ئینسان دڵی مطمئن بی، مانجی ڕەمەزان بۆ ئەوە هاتیە دڵت مطمئن بی، ئارام بی. کەچی ئەوانەی کە ڕاسخ نین لە عیلم، شک و گومانیان هەیە یان عیلمێکی ساکاریان هەیە، ئەوانە شک و گومانیان هەیە لەبەر ئەوە هەست بە بێزاری دەکەن لە ژیان، مرتاح نین. بەڵام ئەهلی قورئان وانییە. ئەهلی قورئان دەڕێن كل من عند ربنا، هەمووی لەلایەن خوا هاتیە سبحانه وتعالى، ئیطمئنانی هەیە، یەقینی هەیە، مرتاحە. ئێستا ئەو لەحظەیە بمری، ئەو لەحظەیە دەرێ دەگەمەوە لای خوای گەورە سبحانه وتعالى. ئەوەی خۆشترێت لەو دنیاە ناخۆش و پڕ لە یعنی ئەوەیە. جا ئەوەی وەڵامەکەی یعنی پرسیارەکەی زەنابیشت یعنی لۆ ئەوەی کەمە بەردەوام بین لەسەر ئەو قورئانە، هەم لە مانجی ڕەمەزان و هەی لە غەیری ڕەمەزانیش یەکەمین دەبی ئیستیعانە بەخوا بکەین سبحانه وتعالى، زۆر لە خوا بپاڕینەوە. ئەو مانجی ڕەمەزانە، مانجی دوعا قبول بوونە. تازە ئاەتەکەمان خوێندەوە ئیذا سەئەلەکە عیبادی عنی فإنی قەریب. یعنی مباشرەتەن دوای ئاەتەکەی باسی ڕەمەزان دەکا، خوای گەورە و ئاەتەی لەوێ هینە دەفەرمی ئەگەر عەبدی من داوام لێ بکە ئەمن لێی نێزیکم، ئوجیب دعوة الداعی ئیذا دعان. هەر ئێستا دوعا بکە، هەر ئێستا لەو کاتە لە کاتی فطار، لە شەو نوێژ، لە تەراویح برێ خوایە بمکەی ئەهلی قورئان، شارەزام بکەی لە قورئان، دڵم خۆش بکەی بە قورئان، ئەو قورئانە بکەی بەهاری دڵم. بڕۆ یەکێک لەو هەروەک باسمان کرد لە مەدرسەیەک لەو مەدرسانەی قورئان، مامۆستایەک لە مامۆستایەکانی قورئان خۆتی پێوە پەیوەست بکە و لەگەری بەردەوام بە. ئەگەر مامۆستات هەبی، بەرنامەت هەبی، ئەگەر ئێستا پێت زەحمەت بی یەک لاپەڕی قورئان بخوێنی، ئەو ڕۆژە لەلات ئاسانە ڕۆژانە یەک جزئی قورئان بخوێنی. ڕۆژێک دێوات لێ دێ ڕۆژانە هەموو قورئانیش بخوێنی لەلات ئیعتیادیە. ئەوانەی دەبنە حافیزی قورئان بەڕێزان بڕۆن پرسیاریان لێ بکەن، شەو ڕۆژ ئیعتیادی ختمی قورئانی خۆیان دەکەن. شەورە چونکە شێوازی قورئان خوێندن سێ شێوازمان هەیە لە عیلمی تەجویدیش هاتیە. تحقیقمان هەیە، تدویرمان هەیە، حەدرمان هەیە. حەدر کە سورعەتەکەیە بەڵام بەبێ ئەوەی مەخارج و صفاتی قورئان
تێک بدەی بە سەریعی دەیخوێنی ئەوە لە بۆ ختمی قورئان زۆر باشە بە تایبەتی لە ڕەمەزان وا باشە ئینسانی قورئان خوێن بە درێژایی ساڵ 2 ختم 3 ختمی هەبی ختمێکی هەبی بە سەریعی بە حەدر بخوێنتەوە الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين ئەوە بە سەریعی بڕۆی ختمێکی شت هەبی بە تەحقیق بەوردبوونەوە بە تەدەببر ماوەستا تۆزێک کە قورئان ماموو بخوێنە پێمان خۆشە بە العالمین ئەوە شێوازە یعنی ئەوە دەکرێت ئینسانی مسلمان قورئان خوێن بە بەردەوام 2 ختم 3 ختمی هەبی هەر ختمە و بۆ هەدفێک لەو هەدفانە بەکاری بینی ختمەک بۆ زۆر خوێندنەوەی قورئان و ختم لەبیر نەچوونەوە ختمێکیش لە بۆ تەدەببر و لێوردبوونەوە و ماناکردنی و عەمەل پێکردنی ماوەسایان دەرفەتمان ئەوەندە نەماوە پێمان خۆشە کۆتایی تەوەری بابەتەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بێت وە بە تایبەتی ئەو ئاوازەی کە خۆت پێت خۆشە حەزەکەینەوەمان بۆ بخوێنی ماوەسایان بەڵێ بەسەر چاو مامۆستای بەڕێز پاداشتان داتۆ یا ڕەبی خوا قبولی کە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم خی گەورە پاداشت باتەوە ماوەسایان دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆر بەدرەدین باریساین کە لەگەڵمانە بوو سپاس مامۆستاگیان بۆ کاتی کە ئێمە بەخشی خی گەورە بمان خاتە سەر ڕێبازی ڕاستی قورئانی پیرۆز و بتوانین لە کردار و کردەوەکانمانە ڕەنگ بداتەوە ئەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام بێت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دڵنیا بمبینیە ئەو جسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ چپسینینی تامێکی لە یاد نەکراوە سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالەتی بەرز لای ئێمە سپۆرت چێکی ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین وە کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە
جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالەتی بەرز. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دەێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کوواڵەتی بەرز بەرهەم دەێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاتان لێ بێدازان و خۆشەویستان، یەکێک لەو خواردنانی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گرنگی پێدەدرێت شیرینیە. جا بە چەند شێوازێکەیە بە تایبەتی منداڵان کە لێو مزگەوتەکاندا زۆر حەزیان لێیە. لۆقم یەکێک لەو شیرینیانەی کە لە نێو کووردا زۆر گرنگی پێدەدرێت و بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زیاتر دەخورێت. هاوکارانمان لەو بارەیە و بابەتێکیان بۆ ئامادە کردین لەسەر شێوازی دروستکردنی لۆقم پێکەوە بینەری دەبین. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئێمە لە سنووری قەزای شارەزور لە کارگەی شیرینی ئەیمەن سەرقاڵی دروستکردنی لوقمین. بە تایبەت لە مانگی ڕەمەزان داواکاریەکی زۆری لەسرە و پێکاتەکەی بریتێ لە شەکر، نیشاستە، لیمۆدۆزی، ڕەنگی خۆراکی و جۆرەکانی گوێزمان هەیە کە تێکەڵی ئەەکەین لەگەڵی و لوقمی جیڕمان هەیە، لوقمی شروبیمان هەیە و گازۆشمان هەیە. لەگەڵ ئەوەش دروستکردنەکەی زیاتر لە ماوەی ساعت و نیوێک زیاتر تا 2 ساعت بە پێی گیڕی لوقمەکە پێویستە بکوڵێ و هەروەها دوای ئەوە دا ئەکرێ و پاش چەند ساعاتێک سار دەبێتەوە و ئەبڕێ و ئەکرێتە کارتۆنی تایبەتەوە بۆ دوکاندارەکان و یاخود کیلۆ خەڵکیەت بۆ ئەوەی کە بۆ بەربانگ بیباتەوە. سپاس بۆخوا مانگێکی پڕ خێر و بەرەکەتە، خوای گەورە تاعەتی هەموو لایە قبوڵ کا و خوای گەورە ڕزقی هەموو لایەکی زیاد کا ئینشاءڵڵا.
خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیا ڤیددیۆیەکی بۆ ئامادەکردوین کە چاپێکەوتنێکە لەگەڵ بەڕێز ڕاستوکە هونەرمەند و پێشکەشکار کۆمەڵێک وەوتە ئامۆژگاری هەیە سەبارەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان و لێەوە ئەو ڤیددیۆیان بۆ ئامادەکردوین بابێکەوە بینەری ئەو ڤیددیۆ جا ئەو کەسانەی کە زیاتر لە سۆشیال میدیا هەن و بەردەوام سێری ڤیددیۆکانی سۆشیال میدیا دەکەن کاک ڕاستوکە دەناسن زیاتر پێی ئاشنان کە کەسێکی زۆر قسە خۆشە بەڵام لەم ڤیددیۆیدا کۆمەڵێک ئامۆژگاری هەیە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان پێکەوە بینەری دەبین. مانجی ڕەمەزان مانجی خێر و بەرەکەتە، مانجی لێبوردنە، مانجی فێنکەرەوەی دڵەکانە. ئێمە دەبێت لە سەرەتای مانجی ڕەمەزان هاتنی مانگی ڕەمەزان دڵی خۆمان پاکەینەوە، فرسەتێک بێ بۆ هەموو ئەوانەی کە لێک تووڕە بوون، ئاش نەبوونەوە بزنە لایەگەرن ئازایی لێکەن و ئاش بوونەوە بێت. چون ڕەمەزان بۆ خۆ گەورەی مانجی ڕەمەزانەوەیە، مانجی لێبوردنە، مانجی تاعەتە، مانجی عیبادەتە. ئێمە لە مانجی ڕەمەزاندا دەبێت دڵەکانمان پاکەینەوە، دەبێت چون خوای گەورە لێبوردەیە دەبێت ئێمەش لێبوردە بینوە لە مانجی ڕەمەزاندا سەردانی یەکدر بکەین و بۆ ئەوانەی کە دوکانداریشن بەڕاستی دەبێت ئاگان لە تەرازوو بێەوە لەو مانگە پیرۆزەدا دەبێت ئەوەی کە لە دەستیان دێ هاوکاری بکەنەوە کار ئەچی قورس بخەنە سەرشانی هاوڵاتیان شت گرانکەن کاڵاگرانکەن بە ئومێدی ئەوەی کە هەمومان بتوانین لە خزمەت ئەو مانگەی دابین لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا دڵەکانمان پاکەینەوە و بیکەینە مانجی خێر و خۆشی ئینشاڵڵا. جیاوازی مانجی ڕەمەزان مانجێکی تایبەتە، خۆش پێم گوتی مانجی لێ خۆشبوونە و مانجی نوێژ و تاعەتە و مانجی لێبوردنە. ئێمە دەبێت لەو مانگەدا ئامادەکاری تەواو بکەین بۆ نەفسی خۆمان. دیارە بەسەرهاتی خۆش و ناخۆش هەیە. ئەمن لە خۆم لە بەرنامەی دیدەنی وەکو عومەر ڕاستوکە سەردانی هەموو گوندەکان دەکەم. زۆر جارێ ئیوا دەڵێ ڕەسوو دەچی ئەو گوندانە قەلی و قازی چاک دەخۆی چاوی من، بەڵام زۆر جاریش هەیە ڕوت لێ دەنێن یاعن تەکلیف دەکەن. بەسەرهاتێکی زۆر خۆشە من لە گوندی خۆم من بخۆم لە گوندی بێناسە لە دایکم لە دەبەری پشدەر سەردانی گوندەکەم کردەوە بۆ یەکەم جار چوم لێ بەرنامە بکرد کە ساعتێکی لێ بوو بە تەمەندا چوو بوو ژنی نەما بوو حادەتەنەوانەی کە پیریش بوون ئەگە ژنیان نەماها لیان دەقەڵمیا ڕەبی خوای گەورە بەسەر کەسی نێنی بەڵام سروشتی ژیانیش هەروایە ژنی نەما بوو. جا ئەوانەی کە بە تەمەنیش داچون کە ژنیان نەما وەکو کێچیان بکەویتە قالبی ئیوە لێم پرسی وتم ژیان چۆنە؟ وتی جا ژیان چۆنە؟ وتم ژیان چۆنە؟ جا وتی کاکە ژیان چۆنە دەبێت لە بڕەش و ژیان کەس ئاگای لە کەس نییە ماڵەکەم چۆتەوە قەڵازی و بەخوای ڕەبەنم و دەبێت من بڕەسوەت و زۆر دەگەڕێەوەی زانیم و تاڵفرۆشم دەخوا بزانە ژنێکی چاکم بۆ پەیدا ناکەی بەزاتی خوای خانوەکەشی بۆ دەکەمە قەباڵە وەڵڵای هەچی بڵێ بۆی دەکەم دەستیشی دەلەرزی قفڵی پێ نەدەبووە میشتم خوا گەورە ئینسان خوای گەورە لە ڕۆمی خوای گەورە بێ ئومێت مەبە کوتی دەبێت منم قەیدێ ناکە خوا کەریمە و بەخوا گەوریان نەبی نەویدی کەشە بەس پیاوی چاوانم بۆ بژێڕە کوتم بەسەر چاو دادەماوەدا تەلەفۆنی کرد ڕەسوو چت بۆ کردم کتمە تو لێی خۆ ناکەوی چاوی من دیارە شتی زۆر خۆش ڕوودەدا ئەوەی کە لە گوندەکان دەگەڕێن هەمیشە لە گوندەکان سروشتێکی جوان هەواشی پاک خەڵکیشی میوان دۆست بەڕاستی خۆش ئەگەر پێمان بڵێ ئەو کارانی ئێوە دەیکەن چ ئاماجێکدان بەڵێ دیارە من وەکو خۆم وەخۆمە ڕسووکە هەمیشە هەستم بەوەی کردووە کە کەلتور و عادەت و تەقالیدی خۆمان بپارێزین. ئێستا بە خۆت دەزانی شێوەزاری کوردی پەتی خۆمان ئێستا عادەت و تەقالیدی بێگانەی بەسەر ئێمەدا زاڵ بووە. ئێستا زۆر کەس دەگە من دەوێت ڕسووی دەلێ چەلێ تێگەیشتی زمانی شیرنی کوردی ئێستا لەوانەیە لە جەنابەت بپرسم بڵێم ئاچەرە مانای چیە نازانی بەڵام ئەگەر لێت پرسم بڵێم ئەرێ ئۆکەی سێدڕەکە یانی زۆر باشە بڵێ بۆ ئێمە زمانی خۆمان نەپارێزین. هەمیشە هەدەفی من ئەوە بووە ئەو شێوەزارە و عادەت و تەقالیدە و کەلتورە جوانەی کوردەواری بپارێزین ئەوەی کە لە دەستم هات بێ. ئەمە کاتێک کاری هوەری دەکەین عادەت و تەقالیدی خۆمان دەپارێزین دەور و تەسیرشی باش بۆەوەش لە فەزلی خوای گەورەیە کە ئێمە خەڵک خۆشەویستی هەیە بۆ ئێمە سەربەرزین شانازی بە خۆمانەوە دەکەین کە جمهوریشی ئامانەیە هەڵبەتە دەڵم فەزلی خوای گەورەیە
بتوانین دارێک لەسەر بەردێکدانین چون هەمومان بەرپرسیارین لەو خاکەجا هەمیشە لە کەلتور لە خاک چوزانم بە هەمومان بەرپرسیارەتێکمان لەسەر شانە ئومێد دەکەین ئەمە دارێکمان لەسەر بەردێکدانابێت داواکارم لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا هەمومان بە ڕۆژوو بینەوە بە تایبەتی ئەوانەی خەپە تۆڵان بۆ خۆی ڕزیێمە لە شولارێکی جوان بتوانین ئەو مانگە لە قیس خۆمان نەدەین خزمینە ناگەڕێتەوە نوێژ و تاحات هەمیشە مانجی ڕەمەزانی پیرۆز خوای گەورە تایبەتی کردو جیاواز لە مانگەکانیکە دەبەرو دەمرن پاشەکشەی لێمەکەن بە هەموو لاجی ئێواران بخۆن پاشێوان بخۆن ڕۆژێش مەخۆن بابم 11 مانگان بە کەیفی خۆ دەخۆن دا ئەو مانگەی با بۆ خوای گەورە بێ ئومێد دەکەین هەمومان بتوانین لە پێشوازیشی گەرمی مانجی ڕەمەزان وەک خۆی بەڕێکەین لە خزمەتی دابین بۆی خوای گەورەش لە گوناحی هەموو لاکمان خۆش بێ من لێرەواگا لەو مینبەرەوە لە خوای گەورە دەپاڕێمەوە خوای گەورە مانجی ڕەمەزانمان بۆ بکاتە مانجی خێر و خۆشی مانجی تەبایی و برایەتی داواکارم لەو حیزبە سیاسیانەکە ئێستا ناخۆخن دەستخەنە ناو دەست یەک هەڵوێز یەک بازوو خۆڵی لێ هەڵماڵن و بتوانن لە خزمەتی ئەو میلەتەدا بن بە ئومێدی ئەوەی خوای گەورە لە هەموو لاچی خۆش بێ و نوێژ و تاعەت و ڕۆژی هەموو لاشی خوای گەورە قبوڵی خۆشەویستان لە تەوەری دۆبدا لەگەڵتانە دەبین کە بابەتێکمان ئامادە کردووە ئەویش باز لە تاوانەکانی زمان دەکەین وەک لە سەرەتای بەرنامەش ئاماژەمان پێدا ڕەنگە ئێمە پەرچش و عیبادەتێکی زۆر ئەنجام بدەین بەڵام بێ ئاگا ڕەنگە تەرازووی تاوانەکانمان زۆر ببێ بەهۆی کۆمەڵێک گوناحەوە کە ئەسڵەن ڕەنگە لی ئاگادار نەبین و پێمان نەزانی بێ تاوانەکانی زمان زۆر گەورن و کۆمەڵێک تاوانی زۆر هەن کاتێک کەسێک درۆیەک دەکا یاخود کەسێک بوختانێک دەکا یاخود غیبەتی کەسێک دەکەی یاخود شەهادەی بەدرۆ ئەدەی بۆ کەسێ ئەمانە هەمووی دەبنە تاوان بۆ ئێمە و هەندێک تاوان وەکو خوای گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێت وتقولون بأفواهكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم خوای گەورە لەوانەمان نەکا و نەبێتە هۆی تاوانی زیاتر بۆ ئێمە بۆیە تەوری دۆمان تایبەتە بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڵڵامان کردووە بانکخواز مامۆستا سڵاو لێبێت عليكم السلام ورحمة الله سڵاو ڕێز بۆ جەنابتان سپاسانەکەم سپاس بۆ ئامادەبوون مامۆستا تاوانەکانی زمان چی دەگرێتەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سەرەتا سڵاو ڕێز و حورمەت بۆ هەموو لایەک سپاسی جەنابتانەکەین بۆ ئەم دیدار و چاوپێکەوتنە مێ دەکەین ئینشاءالله هەرچیەکمان وت بۆ ڕەزامەتی خوای گەورە بێ و خوای گەورە پێی خۆش بێ و لە تەوەرە ئیسلامی دینەکانە ئینشاءالله مامەڵە بکەین خوای گەورە کاتێ باسی زمانمان بۆ کات کاتێ باسی قسەکردنمان بۆ کات یەکێک لە ئاەتە مبارەکانە فەرمێ ئاەتێکی گەورە و گرنگە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئەو قسەی کە لە دەمی ئێمە دەرەچێت و ئەو گفتارەی کە ئیڵێن و ئیلا خوای گەورە حسابات و کتاباتی تایبەتی بۆەکە و ڕقیب و عتیدێکی داناوە چاودێرێکی داناوە لەسەرمان سێ بکات بۆیە بەڕاستی بە وزوعی زمان ئەگەر تەماشای بکەین کۆمەڵانێکی خەڵکی زۆر لەسەر زەویە خوای گەورە ئەم نیعمەتەی لێوەرگرتوونەتەوە منعمەتیان نییە کاتێ ئێمە نیعمەتەی پێبەخشین و ئەتوانین ئاخاوتنی پێ بکەین و یەکتری پێ تێبگەینین و قسە و گفتار بگەین نەگوێ یەکتری و ڕاز و نیازەکانی یەکتری باسکەین بۆ خۆمان و بۆ دەور و بەرمان و بۆ یەکتری لە ڕاستیە پێویستەکە زۆر ڕێزی ئەم نیعمەتە گەورە بگرین بۆیە من سەرەتا ئەڵێم ئەمە نیعمەتێکە خوای گەورە بەخشیوێتی هەر چۆنێک بینینی پێبەخشین هەر چۆنێک بیستنی پێبەخشین هەر چۆنێک لەشی ساغ و تەندروستی پێبەخشین و ڕێی پێەکەین و وەکو بڵێ هەنگاوی پێئەنین بەڕاستی زمانی ژێکێکە لەو نیعمەتە گەورانە کاتی خوای گەورە باسی ئەکا بە یەکێک لە ئاەتەکانی خۆی باسی ئەکا إن اختلاف ألوانكم وألسنتكم يعني فەرمی ألسنتكم وألوانكم ئەگەر هەڵ ئاەتەکەم نوت بێ بەڕاستی ینی کاتێک کە باسی زمانەکەوە ئايات ناوی ئەبات و یەکێک نیشانە گەورەکان و دەسڵاتی بوونی خۆی باسی ئەکات بۆیە بەڕاستی زمانێکێکە لەو نیعمەتە گەورانی کە خوای گەورە بەخشیوێتی چەند بتوانین بەباش بەکاری بێنین ئەوە توانیمانە جێگە حەقی بین و چەندیش خوانە خواست بە خراپ بەکارمان هێنابێ ئەوە لە ناڕزامەنی خوای گەورە و وەکو بڵێ لە فرانی نیعمەتی خوای گەورە بەکارمان هێناوە زۆر باشە مامۆستایان لەوانەیە کەسانێک گەبن دوو زمان بن
کە لەبارەیان و پێغەمبەری عزیزمان دوودی خۆی لەسەر بێت دەفەرمێت ناچنە بەهەشتەوە کەسانی کە دوو زمانی و قسە دەهێن و قسە دەبن. ئەمە تاوانێکی گەورەیە ئەگەر باز لەوەش بکەین کە دەبێتە مایی ئاشوب لە نێوان چەند کەسانێکدا. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکە ئەفەرمێت لا يدخل الجنة نەمام، بەڕاستی ئەو کەسانەی دوو زمانی ئەکەن و نەمیمە ئەکەن لە بینی خەڵکەکانە، وەکو بڵێ خوای گەورە ئینتیقامی گەورەیان لێسێنێت و بە تۆڵەی گەورەیان لێکاتەوە بە جەهەنەم سزایانەدات. بۆیە بەڕاستی ئێمە ئەتوانین ئەم زمانە وا لێ بکەین، مادام زمانێک توانی بێتمان زیکری خوای پێ بکەین و وەکو بڵێ خوای پێ بناسێنین، بەڕاستی گوناهمان ئەگا کاتێ بەکاری بێنین لە شتێکە کە خوای گەورە لە نافەرمانی خوای گەورەوە یا خۆی خوای گەورە پێی ڕازی نەبێت. بۆیە بەڕاستی مۆزوعی دوو زمانی، مۆزوعی غیبەتکردن، مۆزوعی وەکو بڵێ قسەهێنان و قسەبردن، دروستکردنی ئاش و ئەمانە هەر هەمی هەڕەشەی گەورەی خوای گەورەی لەسەرە، هەڕەشەی زۆر گەورەی لەسەرە. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ هەمیشە ئەمە بکاتە قاعیدە بۆ خۆی. جارێکیان لەگەڵ هاوڕێیەکە باسمانە کرد، ئەیوت من هەمیشە جلگرێکی بشکۆلم لە گێگیفانایە، کاتی ویستم قسەیە بکەم بەخوا زۆر جار دەستێکە بم بۆ جلگرەکە مەڵێم با جلگرێ بم لە زمانم. بەڕاستی تاقی ڕێگە نەدەی، مادام ئەم زمانە نوێژت پێکرد، مادام کەلیمەی تەشەهودت پێوت، مادام خوای گەورە وەکو نیعمەت مامەڵی لەگەڵا کردو لە جەستەی تواوە و بە نیعمەت دایناوە و بە یەکێدا ئاەتەکان دێنەوە. بەڕاستی تاوانێکی گەورەیە ئینسان بێت لە مقابلی قورئان خوێندن و لە مقابلی باسی قسەی باشکردن و بەکو بڵێ ڕاوەکردنی حەدیث و ڕاوەکردنی کەلیماتە جوانەکانی پێشینی خۆمان، بەڕاستی بێ بە کەلیمەیەک ناشرینی بکەی، بە کەلیمەیەک عیبداری بکەی، بە کەلیم بەوشەیەک وەکو بڵێ قێزەوەنی بکەی کە خوای گەورە دوایی لەسەر ئەو زمانە تۆڵە لێ بسێنێت. بۆیە بەڕاستی بالفعل حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا ئەفەرمێ لا يدخل الجنة نەمام، خوای گەورە بمان پارێزی هەموو لایەک لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەمان پێ بفەرمێت. کاتە مامۆستا چۆن خۆمان بە دوور بگرین لەو تاوانانی کە بە زمان ئەنجام دەدرێ و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چۆن مانگی ڕەمەزان بکەینە وێزگەیەک هۆکارێک بۆ گۆڕانکاری دوورکەوتنەوە لەو گوناهانە بۆی ئیتر ئازاری کەسانی تر نەدەین و نەبێتە هۆی تاوان و سزا بۆ ئێمە. زۆر باشە، کەواتە ئێمە یەین جارێ ڕای ئەهێنین لەسەر شتە باشەکان. یەکەم جارێ ئێمە بڕیارمان ناوە مسلمان بین و بڕیارمان ناوە زمان و چاو و دەستمان هەموو شتێکمان پارێزین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی وەصفی ئینسانی مسلمانەکە ئەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. باشە کاتێکە باسی سەلامەتی ئینسانەکە، سەلامەتی سەدری ئینسانەکە، دڵی ئینسانەکە، سەلامەتی خەڵکی ئەکا کە ئینسان ئەتوانێت بە زمانی شەڕ بکات و بە دەستی شەڕ بکات. بۆیە بە یەکێک لە سیفاتە گەورەکانیدانە لا فەرمێ چی ئەفەرمێ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. کەواتە زمان ئەتوانێت شەڕکات، مادام زمان ئەتوانێت شەڕکات بەرنامەی بۆ دابنێ و ئەبێ ڕاهێنانی پێ بکەین و ئەبێ ڕێگەی پێ نەدەین غێری زیکری خوا شتێکی تر بڵێت یان قسەیەکی باش بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. ئەگەر ئیمان و بەخوا و ڕۆژی دوایی هەیە، کەواتە بابەکە بابی عەقیدەشە، بابی باوەڕبوونی ئینسانە بەخوا و ڕۆژی دوایی. دوو شتی سەرەکی فەرمووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر. باوەڕبوون بەخوا و ڕۆژی قیامەت دوو پایی سەرەکین، دوو پایی سەرەکی عەقیدەی ئینسان. بۆیە ئەگەر بڕیار بێ ئێمە قسە بکەین ئەبێ قسەی باش بکەین یان بێدەنگ بین. بێدەنگیش بۆ خۆی یەکێکە لەو نیعمەتانەی کە کۆمەڵی خەڵکی زۆر ئێستا وەکو بڵێ لێ بێ بەشە ناتوانێت. بۆیە گرنگە ئینسانی ئیماندار زمانی تەنها لە باشا بەکاربێنێ، مادام لە سەرەتاوتمان ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. پێویستەکە ئینسانی ئیماندار هەمیشە مراقبێتی خوای گەورە، چاودێری خوای گەورە لەسەر خۆی دابنێ، ڕێگە نەدا بە زمانی شتێک بڵێت عەزەتی دەوروبەری بە یان شتێک بڵێ خوای گەورە پێی ناڕازی بێت. کەواتە حەدیثەکەش هەر تاکید دەکاتەوە من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. کەواتە ئەتوانین بەڕاهێنان مامەڵەی پێ بکەین. باشە چی ئەوێ ئەگەر من لە جاتیەوەی کەلیمەیەک بڵێم دڵی برایەک، دڵی خوشکێک، دڵی کەسێک ئازار بم، کەلیمەی بڵێم خوای گەورە پێی ناڕازی بێت، چی ئەبێ کەلیمەی بڵێم خوا پێی ڕازی بێت. بۆیە جارێکیان سەحابەیەک فەرمی سبحان الله وبحمده سبحان الله العظيم. الله لەو زیکرە گەورە مەلایکات تعجبیان کرد، یعنی ئەم ئینسانە بەم زمانە چی وت؟ ئەم زیکرەکە کردی زۆر گەورە بوو. لە جاتی بێت سبحان الله پێ بکە، بێت کەلیماتێکی پێ بڵێ دڵی بەرامبەرەکەی پێ خۆش بکە. چەند خۆشە کاتێتەوە بە منەڵێ ئازیزەکەم، منەڵێم گیانەکەم، من سەلامت لێەکەم، ئەفشو سەلامە بینەکم، کاتێ من دڵی تۆ خۆشەکەم بە وشەیەک، کاتی دڵ ئازار نەدەم چەند خۆشە. ئەکرێ لە ئاسمانەکان و مەلایکە ڕەحمەت بارانمان بکەن و خوای گەورە لێمان ڕازی بێ لەسەر وشەکانمان. بۆیە گرنگە
ئێمەی ئیماندار ئێمەی مسلمان بەڕاستی شتێک دەڵێن لەوەی کە لە ڕزامەتی خوای گەورە دەرچێت. زۆر باش ماوەسەیان پێغەمبەری عزیزمان درودی خوای لەسەر بێت لە فەرمودەیەکی دیکەدا باز لەوە دەکات دەفەرمێت هەر کەسێک زەمانەتی زمان و دایانی بکات من زەمانەتی بەشتی بۆ دەکەم. ینی دەمەوێت بۆمان شی بکەیتەوە زمان ئەوەندە خەتەرە ئەگەر نەیپارێزین هاوشانە لەگەڵ داوێن پێسی یاخود بەهۆی زمانمانەوە دەچینە ئاگری جەهەنەم. بەڵێ بەتاکید جارێکی تریش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەیەکە خزمەتی فەرمی ئەی پێغەمبەری خوا دلنی على الخير يعني ڕێنموویم کە لەسەر کارێکی باش ئەیش فەرمی امسك عليك ئیشارەت ئەکا فەرمی امسك عليك هذا دەست بۆ زمانێ با فەرمی ئەم زمانت بگرە بۆیە ئەم زمانە ئەتوانێت شتی گەورە بخڵقێنێ لە شەڕ شتی گەورە بخڵقێنێ لە ئاشتی شتی گەورە بخڵقێنێ کەواتە ئینسانی ئیماندار ئەبێ زمانی وا ڕابێنێ هەمیشە شتی باش بڵێت. ئێمە ئەتوانین بە زمانمان کارە ساتی گەورە بخڵقێنین و ئەتوانین بە زمانمان بەڕاستی شتی زۆر باش و زۆر ناوەزە و زۆرجان بخڵقێنین. بۆیە گرنگە ئینسانی ئیماندار هەمیشە حساباتێک بکات ئەمڕۆ چەندم وت وە چیم وت وە چیم پێڵا لە پێشی خۆمەوە من چیم نردووە ئەو دیو چونکە دوجار هەر هەموو شتەکان حساباتیان لەسەرە مادام وە بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێنێ مقابلەکە ئێمە ئەتوانین بە زمان فەساد بکەین بەڕاستی پەنا بەخوا ئەتوانین بە زمان کارە ساتی گەورە بخڵقێنین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی ئەگەر کەسێک زەمانەتی ما بین اللحیتین بۆ بکە ما یعنی وەکو بڵێ بینی ڕیش و هەروەها زمانی وەکو بڵێ سمێڵ و ڕیشین بۆ بکە و هەروەها زەمانەتی داوێنین بۆ بکە بەڕاستی من زەمانەتی بەهەشتی بۆ ئەکەم کەواتە بەم دوو شتە توانی میلەت بەرەو فەساد بەریت و میلەت بەرەو باشبوون بەریت. ئینسان ئەتوانێت بە زمانی شت بکە و من ئیزافەیەکی تریشم هەیە بۆ ئەم حاڵەتە بەڕاستی نەک هەر زمان ئەسڵان کوردەواری وتویانە ئەوەی کە لە زمان دەرئەچێ ئاوێنەی دڵە کاتێکە من بە تۆڵێم ئازیزەکەم بە تۆڵێم سەلام عەلەیکوم بە تۆڵێم خۆشەویستم بە تۆڵێم براگیان و خوشکەگیان و ئازیزی خۆم و ئەوانە لە ڕاستیە ئەوە بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جۆرە وشانە ئاشتی و خۆشەویستی لە نێوان مسلمانەکانیشا دروست دەکاتەوە بەم زمانە شیرینە لە نێوان یەکتردا قسە بکەیت. تاکید کەواتە جوانترین وشە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتێتی براکانم وتێتی خوشکەکانم لە زەمەنی خۆیان بە ئێمەی تۆ براکانم کە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکان فەرمی بەڕاستی براکانم خۆشبەختی بۆ براکانم کاتێک کە یەن ئەجری 50 کەسی ئەوەکو ئێوانەیە فەرمیان وکە ئێمە برای تۆ نین فەرمی ئێوە هاوڵی منن کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم براکانم 1600 ساڵ پشتی براکانم ێستا من دڵم پێخۆشە کاتێ پێغەمبەری خوا تۆ دڵی پێخۆشە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرمی براکانم وشەیەک بتوانێت دوای 1400 ساڵ کاریگەری لەسەر دەرونی بەرامبەرەکان دروستکە بەڕاستی ئەو شانەیە کە خوای گەورە پێی ڕازیە وەجێ ڕزامەندی خوای گەورەیە. بۆیە ئێمە گرنگە حساباتێک بۆ زمانمان بکەین هەمیشە ڕێگەی پێ نەدەین شتێک بڵێ لە نافە مامۆستا ئەوەی کە ئاماژەت پێدا زۆر جار چاوان و گوناح لە ڕێی زمانمانەوە بۆ دروستە بێ ڕەنگە بێتە هۆی کوشتنی کەسێک ڕەنگە ببێتە هۆی لەکترازانی کەسانێک و تێکچوونی هاوڕێتی نێوان کەسانێکی تر واتە ئەوەندە گەورەیە. بەڵام زۆر جار ڕەنگە لای هاوڵاتیان پرسیار بێ کە بەبێ ویستی خۆمان دەکەوینەنە ئەو تاوانە و بەبێ ئەوەی کە بزانین جاری وایە لە مەجلیسێکادا ئەنیشی باسی کەسێک دەکرێت لەو کاتەیە ڕەنگە تۆ نەتوانی یاخود قسەیەکت بۆ ئەهێن و ڕوبەڕوت ئەکەنەوە لەم کاتانەدا پێویستە ئێمە چی بکەین بۆ ئەوی خۆمان لەو گوناها دوور بخەینەوە و تووشی تاوان نەبین. بڵێ ئێمە پێوەرمان هەیە مادام ئیماندارین ئەبێ بە پێوەرە ئیسلامیەکان و پێوەرە دینیەکان مامەڵە بکەین. کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێتی لا تەکثروا الکلام قسە زۆر مەکە زۆر هەڵمەقورتێ لە ئیشوکاری خەڵکە لە شوێنێکی ترا فەرمێ من حسن ئیسلام المرء کاتەکانی خۆم لە لعب و لە شیبێک هەڵکە خوا صلی الله علیه و سلم فەرمێ من حسن ئیسلام المرء تركه ما لا یعنی لە جوانیەکانی ڕۆشت دەبوو ئیتر مداخلەی نەکا ئیتر بەدواچوونی بۆ نەکا یان لە شوێنێکی ترا فەرمێ لا تەکثروا الكلام فإن كثرة الكلام قسوة للقلب بغير ذكر الله لشنك ترى فرمي براسي قصي زور مكان زور مالي أتشنك أم نعمة حساباتي هي لسرد بوشي ما حسابات بو موبايل كان معنا كين كاتي للرجاء أجر كاتي صرفين اللي ما شاء الله مصاريف فك ما نكر للجاني الرجاء معنا إيمة شن أنجي ناقرن بويا براسي بيغمبري خاص أصلا رين ماي ما نكا ما دام إيمة باور معنا بەڕۆژی دوایی مادام ئێمە باوەڕمان هەیە بەخوا مادام ئێمە باوەڕمان هەیە هەموو قسەکانمان
حساباتی دقیقی بۆ کرێت و بەیانی بۆمان لێ دێت و یەومە تبلە سەرائیر هەڵی ئەڕێژن لەبەردەستمانە سڕ و نهێنەکانمان فڕەدەن بەڕاستی گرنگە ئێمە حساباتمە بۆم قسە نەکردێ بۆیە زۆر قسەکردن زۆرتی هەڵقورتاندن و زۆر ڕۆشون لە قسەکردنا و لە کەلامی فارغە کە عالمەکە ناوێنەوە کەلام الفارغ بەڕاستی قسەیەکە بێکەڵکە بەڕاستی ئینسانی مسلمان نابێت ڕێگە بەخۆی با ئەگەر من حساباتێکی قسەکردنی ڕۆژانەی خۆم بکەم بڵێم ئەمڕۆ نیو سەعات قورئان بخوێن ئەمڕۆ 20 دقیقە حەدیثم خوێندەوە ئەمڕۆ 20 دقیقە محاضرەمدا قسەی باشم بۆ دەوروبەرەکەم کرد ئەمڕۆ سەردانێکم کرد و سڵاوێکم کرد ئەمڕۆ چیم کرد و چیم کرد ئەمڕۆ بینی دوو کەسم چاکرد ئەم حساباتانە بکەم بێم بە بەرنامە کاری لەسەر بکەم بۆ خۆم ئەوەنە ڕاهاتم لەسەری دوایی ناتوانم ئەمانە دابڕێم لێ بۆیە ئەو کاتە ڕێگە نادەم زمانم شتێک بڵێ بە پێچەوانی ئەوانەی کە دوێنێ کردومە کە ئەو شتە باشانەی ئەمڕۆ کردومە ئەم شەو ڕێگە نادا زمانم شتێک بڵێم کە پێچەوانەی شتە باشەکانی بەیانی بێت بۆیە بەڕاستی زۆر گرنگە لا تكثروا الكلام من حسن إسلامه ما تركوه ما لا يعني أمانة هم ڕێنمایی گەورە گەورن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێ ئێمەی داوە ئێمەش پێویستەکە ئەو ڕێنمایانە خۆی جێبەجێ بکەین و قبوڵی بکەین زۆر باش مامۆستا دەمێت کەمێک لەسەر و بابەتە بۆستین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین لەم مانگەدا زۆرێک لە موسڵمانان خۆیان دەپارێزن لە غیبەتکردن لە درۆکردن لە فێڵ لە مامەڵەکردن لە قسە هێنان و بردن ئەوانەشی کە ئەگەر تیاندا بوو بێدەم جۆرە سیفەتان لەم مانگە پیرۆزەدا خۆیان دەپارێزن کۆ لەوانەشە بەشێکمان بۆی ئازایەتی خۆمانەوە نەبێت بۆی کە شایەتینەکان کۆت و بند کراون بەڵام دەمێت دووبارە کۆمەڵێک ئامۆژگاری پێشکەش بە ئێمە و بینەران بکەی بۆی کە لەم مانگە پیرۆزەدا چۆن دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئەو سیفەتانی کە ئێستا وازمان لێ ناون ئەو سیفەتە خراپانی کە بۆی زمانەوە دووبەرەکیمان دروست کردو لە نێوان کەسانی دیکەدا ئایا ڕێگایەکەیە بۆی کە دوای ڕەمەزانیش واز لەو جۆرە قسە و بابەتانە بێنین و بچینە سەر ڕێگەیەکی ڕاستیانی پیرۆزی ئیسلام بەڵێ بە تاکید زمان ینی ئێمە ئەڵێن ڕەمەزان مەدرسەیەکە قوتابخانەیەکە بۆ ڕاهێنانی ئینسانەکان بۆ فێربوونی ئینسانەکان تۆسی ڕۆژ بتوانی ئەیرادە و بەهێزکەیت ڕوبەڕووی هەموو ئەو شتە نەفسیانە ببی تۆ کە پێشتر وەکو بڵێ تەسلیم بوویت و کاری لەسەر کردووە و کاری لەسەر تۆ کردووە شەیتان زەفەری پێهێناویت و وەکو بڵێ لە مەڵاسا بۆ ئەوی بەهەڵەتا بووە بەهڵەیە بردوین یان خوانەخواست کارێکی نەشایی پێکردن و قسێکی بێکەڵکی پێکردوین ئێستا مەدرسە ئیمانیەکە مەدرسە ئەخلاقیەکە کە پێی ئەوتی سیام و کە پێی ئەوتی ڕۆژوگرتن و ئەو ئیرادە بەهێزەمان هەیە هەر لە سەعات 3 شەو و 4 شەوە ئێمە دەزە خواردن هەڵەگرین و هەتا حوتی ئێوارە و 6 ئێوارە زۆرجار لە هاوینانی شاجاری وایە چێتە حوتینی و لە دوونیوی شەوە یعنی بە 7 سەعات 15 سەعات 16 سەعات من بتوانم خۆم بگرمەوە لە خواردن لەو مەلەزاتە دنیایانەی کە ڕۆژانە وەکو بڵێ لەسەری ڕاهاتوم بەیانی نانم خواردنی وەڕۆ خواردومە ئێوارە خواردومە یعنی بەیانی ئاو خواردنی وەڕۆ خواردومە عەسر خواردومە یعنی ئەم هەموو شتەم بەکارهێناوە بەڵام لە مەدرسە قورئانیەکە لە مەدرسەکەی ڕەمەزانە کاتێکە بڕیار ئەدەم و ئیرادەی خۆم بەهێزەکەم ئەڵێم ئەوە بڕیارم ما خۆم بگرمەوە لە خواردن خۆم بگرمەوە لە شاوات خۆم بگرمەوە لە مەلەزاتەکانی دنیا لە لەزەتەکانی دنیا ئەیشتوانم بە مەدرسە ڕەمەزانیە بەڕاستی خۆم ڕابێنم لەسەر ئەوەی قسەکانم سلوکەکان و هەڵسوکەوت و ڕەفتارەکانم هەموو ئەمانە تعدیل کەم بۆیە پێویستەکە ڕەمەزان ببێتە مەدرسەی خۆڕاهێنان و ڕەمەزان هەر ئەو ڕۆژانە نەبێ خۆمان لە خواردن و خواردنەوە بگرینەوە وەکو بڵێ تەنها ئەو بڕیارەمان نابێ ئەم 30 ڕۆژە ئەبێ 30 ڕۆژ پاڵنەر بێ بۆ 11 مانگەی تر ئەبێ پاڵنەر بێ و مەدرسەیەک بێ منی پێگەیاند بێ و گەورەی کردبم ڕوبەڕووی تەحەدیەکان ببمەوە تەحەدیاتی نەفسی خۆم ئەگەر ئەمڕۆ شەیتان بەسراوەتەوە بەیانی بەگیانم دووبارە من بواتە سەر ڕێژەی جارانی پێشوو بەڕاستی ئەوە کارەساتە پێویستەکە ئینسانی ئیماندار ئەم ئیرادەی خۆی ئەوەنە بەهێزکە بۆ ڕوبەڕوونەوەی شەیتان 30 ڕۆژ بکاتە مەدرسەیەکی گەورە کە بۆ 11 مانگی ئایندە وەکو بڵێ کاری لەسەر بکات و ئیشی لەسەر بکات و هێشتا زاد و تەقوی هەڵبگرێت چونکە لە ڕاستێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی ئاەتە قورئانەکانی بۆ خوێندنەوە فەرمووی بۆچی ئینسانەکان سیامەگرن و ڕۆژوەگرن لعلكم تتقون لعلكم تتقون بۆی پارێزگار بن لە چی پارێزگار بن لە زمان پارێزگار بن لە چاو پارێزگار بن لە شەهوەت پارێزگار بن لە قسەی بێژێ تعدیلی سلوک و ڕەفتاریان بکات تعدیلی زمانیان بکات تعدیلی بیستن و بینیان بکات ئەگەر ڕەمەزان تعدیلی بینین و بیستنی نەکردبین ئەوە کاریگەری لەسەر لەسەرمان دروست نەکردەوە بە دروستی ئەگەر تعدیلی زمانی نەکردبین بە ئارەزی خۆمان هەڵمان هێناوی و ئێستا دوای تعدیل نەکردبین بۆ یان زمانی ئایندە وەکو بڵێ وەکو ڕاهێنانێکی پەروەردەی ئەخلاقی گەورە بەڕاستی ئەوە زەرمان کردەوە بۆیە بەڕاستی پێویستەکە ئێمە لە دوای ڕەمەزان جدیتر مامەڵە لەگەڵ شتا بکەین ئێستا ئەگەر دوژمنەکە بەسراوەتەوە لە دوای ڕەمەزان دوژمنەکە بەرەڵا ئەکرێ بۆخوای گەورەی کاتێ تاقیکردنەوە بۆمان پێویستەکە لە بەرامبەری ئەو تەحەدیە گەورە ئیرادەمان زیاتر بەهێز بکەین بۆیە گرنگە هەر ئێستا خۆمان ڕابێنین
ئەگەر 15 ڕۆژمان لە دەست دەرچوو نەمانتوانی خۆمان ڕابهێنین لە 15 ڕۆژی ئایندا ئینشاءالله ئەگەر خوای گەورە عمر باقی بێت ئەبێ هەر هەمومان بیکەینە مەدرسەیەکی گەورەتر ئەم 15 ڕۆژە تەحەدیەکان وەکو بڵێ گەورەتر مامەڵە لەگەڵا بکەین سلوک و ڕەفتار و زمان و قسەکردن و بیستن و بینینمان بین بەرنامە ڕێژی بۆ خۆمان بکەین بۆ ئەوەی کەسێکی وەکو پار نەبین پێغەمبەری خوا صلی الله علیه و لە حەدیثێکا کە بەڕاستی ئەمە زۆر گەورەیە کاتێ فەرمێ ئەگەر کەسێک دوو ڕۆژ بخوێ وابێ دۆڕاوە مەخبوونە داماو بووە بەڕاستی نابێ من ڕێگە بخۆم بەم داماو بم دوو ڕۆژم بخوێ وابێ نابێ بینەران و بیسەرانی بەڕێز ئەمە بە خاڵی جەوهەری وەربگرن نابێ ئەمڕۆ مەکو دوێنێ بێت نابێ سبەینەکەیەت ئەگەر خوای گەورە ئەمری بەخشی بە هەرێکێکمان نابێ وەکو ئەمڕۆ بێتە بێشتی زیاترمان چاکردی و ڕوبەڕوونەی تەحەدیەکانمان زیاتر وەرگرت بۆیە بەڕاستی ڕەمەزان ئیرادەمان بۆ دروستەکە و ئیرادەی بۆ دروستکردین توانیمانە 15 ڕۆژ ئەلحەمدولیلا خۆمان لە خواردن و لە خواردنەوە و لە شەهەوات و لە مەلەزات بگرینەوە و قسەی باشمان کردووە و لەگەڵ قورئانە ئاشنا بووینەتەوە جارێکی تر و لەگەڵ حەدیثەکانی پێغەمبەری خوا ئاشنا بووینەتەوە و لەگەڵ کەونە ئاشنا بووینەتەوە عەزیزی من ئێستا چەند مەلائیکە لە ئاسمانە دوعای خێرەکە بۆ ئیمانداران و چەند مەلائیکە دابەزیونەتە سەرزەوی لەم سەرزەویە لەگەڵ ئینسانەکانە دەست ئەملانن لە تەهلیل و تەسبیح و لە تەفەکر و لە بیرکردنەوە چەندێک دەست دەملانی ئێمەن و چەندی هاوکاری ئێمە دروست دەگەڵ ئێماکەن بەڵێ بۆ مسا دەرفەتمان نەمەما سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڵڵا بانکخواست لە شارە زوورۆ لەگەڵمانە بوو سپاس مامۆستا بۆ ئامادەبوون لەگەڵمان بەڵازان و خۆشەویستان بۆ دڵ و دەرونی ئارامی هەموو لایەکمان بە سرودێکی ئاینی کۆتایی بە بەرنامەی ئەم شۆمان دێنین لەخوای گەورە دەپاڕینەوە تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بووبێت تا بەرنامەیەکی دیکەی مانگی من بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابض الباسط الخافض الرافع المعز المذل السميع البصير الحكم العدل اللطيف الخبير الحليم العظيم الغفور الشكور العلي الكبير الحفيظ المقيت الحسيب الجليل الكريم الرقيب المجيب الواسع الحكيم الودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي